چەند هاوڕێیەک سەرنجیان پێداوم بۆیە دەمێ هەربەگشتی ئەو دۆسیە ڕەنگی ئەو پەرەگرافەم لە بیست چووبی. یەک کاکە مەسەلەکە هەر گەندەڵی نییە کە کۆمەڵێک بەرپرس یەکەم ئەزموونی ڕۆژهەڵات دەست بە تاڵانیە کرا و تاڵانیەکەش زۆرە. مەسەلەکەوێ ریسک بە کێشەی کورد کرا لە پێناوی دزێتی چەند بەرپرسێک کە منە دەڵێم ئاوڕێ من بەرپرسم لەو هەواڵە بەرپرسم لەو هەواڵە دەزانم یعنی هەندێک هەوا ڕەنگی لە ناوەخۆ ئەولا غەڵەت بکەم بەس لەو هەواڵە غەڵەتم نییە دەقیقم لەوەی. کاکە تۆ ئیسرائیل و ئەمریکا سەرکەوتنی گەورەیان بەدەست نەینایە دوو تۆ بەر لە شەڕەکە کۆمەڵێک وعد و خۆت گف کردی تۆ وامە و ئەوەم پێدەکری ئەوەم پێدەکرێ پارەت دەداتێت چەکت دەداتێت دوای ئەوە دی قەشمەری بە ترامپ و بە ئیسرائیل دەکەی یعنی بەجددیمە وەژ نییە ئێستا ئەو دوو دەوڵەتە بچن سەرۆک حیزبەکان بگرن بیان خەنە زیندانیان ئینتقام لەوانکە ئەوانیش نێت ئینتقام لە خەڵکی کوردستان دەکەنەوە لە کێشەی کورد دەکەنەوە کە ئێمە میلەتەکی زۆر نەکبەتی کاکە هەیە و نییە بە هەموو غەڵەت و تاوان و کەم و کورتێکی ئەو دوو وڵاتە ئەو بەرەیە لە بەرەی چین و رووسیا 58 دەوڵەتی ئیسلامی 4 دەوڵەتی جاجی کرد باشتر بوونە لە بۆ کورد ئەگەر هەیمەنەی باشوور و ڕۆژئاوا هەیە بەشەچی من ئەڵێم بەشەچی بەهۆی ئەوانەوە بووە نادی قابلە بە تەمای 58 دەوڵەت و چارداژی کردکە یان ئێستا بواریان بدەن هەردوو ئەزمموی پێکەوە لە ناو نابن هەردووشی بە یەک هەفتەی لە ناو نابن کورد بەرگەی شەڕی چارداژی کردەگری ئەوە خاڵێک دوو کاکە پە ئاسایشی پارتی زۆر بەزمی خۆشە ڕوونکردنەوە چینوسێ دەرێک خەڵک ئاگادارمان بکەنەوە دیارە شتێکی باشە من ینی وەک کەسێکی ئۆپۆزیسیۆنش کاکە لە هەر شوێنێک لە دژی داگیرکەران خەڵک شتی پێکرا بیکەن یعنی ئەوە ڕەبت نییە بەوەی بڵێ وەڵای خزمەتی پارتیە نە بەندەشت ئەمنی قەومیە ئەوە خاڵێک بۆی ئەگەر زانیاریەکتان لەسەر هەر شوێنەی درۆن ئەوە بوو زانیتان خەڵکێک درۆن داوێ یان سیخۆڕە بەسە خەڵکی کوردستان ئاگادارکەنەوە شتێکی باشە ینیەوە بەڕەغم لەوەی پارتی یەکێتی هەر شتێک بن بەڵام تخوا شەرم ناکەن پارتی یەکێتی دوو سیخورتانیە لە ناو پازدار من دڵنیام نیتتان ها شەمەکەن لە ناو تورکیا لە ناو میت مەسەن دووسێ کەسی بکردن لە ناو ئەوانە زانیاریتان بدنێ لەو ڕووداویوە ڕاستی ئەوانەش زانیە چییە شنگالجی لە بەغدا سوڕانەوە ئەو پاراستنە یەک خەبەری نەبوو کە ئەوان دێن کوردستان کو با بەو دەستگای پاراستن لەوەندێدا نەندرایە بەس بە دوای ئێمە مانان بسوڕێتەوە خەڵک لە چواردەوری بەریمە بچینیتن خەڵک چاوبگیێڕی هاوە کۆمنتی نووسی ئەوە دانرایە لە ئاسایشی نیشتیمانی ناو هەموو ئەو دەوڵەتە داگیرکەرانی ئەو هێزانی دژی کوردن خەڵکی لێ بچینی هەتا زانیاری هەبی بەر لەوەی شتەکە ڕوودا احتیاتی خۆتوە بگری ئەگەر نەبی ئەنجارات هەیە هێزەکی نیشتیمانی نییە کە نیشن هێز نیشتیمان دەوڵەتە چینەدی و بدیە لە خوان هەر لێ دەخڕن کورە لەوەش کارە ساتر بە شەرەف تا ئێستا بە خەڵک ناڵێن کاکە ئەگە درۆن هات چ بکەن ئەگە تەقینەوە بوو چ بکەن ئەزان ئەمە لە سوید هەر لە مانجیەکەم و هەموو ئەو کوردان لە هەموو ئەوروپاوە بزان بەس ئەمە لە سوید یعنی کوڕاست ناملکەیەک چاپ کرا کە لە جەنگ چ بکەی کاکە ئەوە چ ڕۆژە شەڕک چێتان دیتێ بەرپرسەکی توبی بەرپرسەکی سەربازی بەرپرسەکی ئەمنی بێتن کاکە دەرسێک بداتە خەڵک کاکە دەبی وا بکەن هیچ نییە هیچ لۆچما دووش ئەو سویدە 500,000 شوێنی مردنی دانا بەبێ ئەوی داخلی شەڕ بیت کاکە تو دەبی احتیات دابنی کە تێ ناو وڵات سنوورێک هەردوو وڵات لە کوردستان بەشێکی شەڕە هیچ نییە لیا خوڕە دەشتا بەس بڕۆ بە دوو کۆمنتی ئەوەی بنووسە وای کردیە ئەوە دژمانە کورە بڕۆدەوەکو هێزەکی نیشتیمانی یەک جار زانیارێکی پێشوەختان هەبی بەر لەوەی ڕوو بدات